پشتیوانم بێ سەر و شوێنە کوڕە ئەوەن کوڕەکان چەمە بوو هەموو شتێکم پشتیوانە ئومێدی هەموو دنیایان بوو هەمانمان گریان و ناڵەی دایکی پشتیوانە ئەو بەدڵێکی پڕ لە حەسرەتەوە دەڵێت پشتیوان هیوا و ئومێدی هەمومان بوو پشتیوان لە ڕێگای چوونی بۆ ئەوروپا کۆتایی ساڵی ڕابردوو لەگەڵ دەیان کۆچبەری دیکە یەختەکەیان نقم بوو تاکو و ئێستاش بێ سەر و شوێنن ئێمەش دەکەین گەورە هەر چاوەڕوانی باوک و خوشکەکەیشی هەمان بارودۆخی دایکیان هەیە بە چاوی پڕ لە فرمێسکەوە داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان سۆراغێکی ڕۆڵەکانیان بۆ بکەن ناوەڵڵا هیچ سۆراغێکی نیە لە هیچ شوێنێک هیچ شتێک هیچێک سۆراغێک لە هەر لێ شوێنێک بێ کوڕە ئەوەن کوڕەکان چەمە بوو هەموو شتێکم پشتیوان ئاستی خەڵک یارمەتی داینەکە بەڕێن کرد ئەمن خۆڵ ناکێشم بڵێ بخانە خۆش سەرسەری خۆشم نەما لە خۆشی درێژ خانم هەیە ڕاستی بەکرێکاریە کڕەنجا کوڕەکەم زۆر غەریب بوو دەنا بۆ یەکێتی و پارتی بەڕاستی مردن باشترە نەکو تەماشای ئەو دایکە دڵبریندار و دڵسوتاوانە بکەن دێروکانە تەماشاکە هەمووی فرمێسک و شتی دێتە خوارێ لە هەیبەتێ کوڕی نازانی نەماسی خوادیۆتی نەقڕش خوادیۆتی بەڕاستی کوڕی دەسزنێدایە نازانی بە تۆمەگی چێ دەسزنێدایە ئەی بوو لەو خۆ ناکەی لەو خەڵکی ئەو خەڵکە لە جوانیان ڕۆی بۆ دەرەوە بەڕاستی بۆ یەکێتی و پارتی زۆر کەم و کوڕێکی گەورەیە بەڕاستی نەک تەماشای ئەو میلەتە هەژارە قوربەسەری بکە بەمە پێ بکەنە نەگەمە فرمێسکان هەڵدەوەرێن لەسەر ئەو شەقامان لێنە ئەو باغەی ئەو برایەمان هەموو کەس و کارن بوو هەموو پشت و پەنایەک بوو بۆ قوشکانە چاوەڕوانی حکومەتی هەرێمی کوردستان دەکەین خوا پشتیوانن بۆ ببینیتەوە باچیدی چاوەڕوان نەبین خمی کاتە خاتری و ڕەمەزانی بەخۆکەویت با پێمان شاد کاتەوە دڵخۆش بینەوە هەموو شەوێت شەو ڕەچاو بە گریان و ڕەشپۆشین ئەماش هەردوو دایکی جگەر سوتاوی جێگر و هانای هاوژینین دایکی جێگر تەرمی سارد و سڕی ڕۆڵەکەی بۆ گەڕاوەتەوە و دایکی هاناش لە چاوەڕوانی گەڕانەوەی تەرمی ڕۆڵەکەیدا ماوەتەوە جێگر و هانا بۆ ژیانێکی شایستەتر کۆچیان کرد بەڵام هیواکانیان غەرقی دەریای ئیجە بوون داواکاریمان لە حکوومەتە سۆراخێکمان بۆ بکەن هیچکە لە چاوەڕوانیدا نەمێنینەوە بەس زاوایەکە ماتۆتەوە ئەو دیارە بەس کچەکەم بێ سەر شوێن تا ئێستا هیچ سەواڵێکی نییە هەموو لە فەقیری ماڵوێرانی هەڵاتوەدان لە حکوومەتەیە ئەگە ئەو جەنازە بۆ خەڵکەی بێنیتەوە ئەو خەڵکی فەقیر ماڵوێران بووە هەموو قوڕەسەر بووە هەموو بڵێ ڕۆڵیدا ئەو ئاوەیدا ئەگە شتەچیان بۆ بکەم بیان هێنا لە ناو باخی گشتی ڕانیەدا پێشانگایەکی وێنەی بۆ قوربانیان و بێسەر و شوێنانی ڕێگای کۆچ بۆ هەندەران کرایەوە ئەوانەی وێنەکانیان دانراوە تاکو ئێستاش بەشێکی زۆریان بێسەر و شوێنن سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان دەڵێت تەنیا لە 2 ساڵی ڕابردوودا 28,000 هاوڵاتی کۆچیان کردووە لەو ڕێژەیە 8,000یان هاوڵاتی دەڤەری ڕاپەڕینن کە 41 کەس بوونەتە قوربانی و تەنیا تەرمی 9 کەسیان گەڕاوەتەوە هەرێمی کوردستان لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام